تماشاوانین هیجای وار باش هفته بدم استودیو روداوی لهولیر 22 ماه یکه دل بخوین دارم بولتن کنیم چند جوارا پیشکش دکم دست پیک سرنج سروک مسعود بارزانی لإيطاليا جوینین گرینگ ساز کر به تایبتیش بروج آوای کردستان روداوی را گوت هر تشت پیوست باش بو پاراستنا کرامتا گل کردستان او آماده نبکن لهولیر جی جنرال مظلوم عبدی لگل توم باراکو سروک هریما کردستان نیچیروان بارزانی جویا نیچیروان بارزانی جه باراک خواست آگربست به دریش کرن هزین سربازی جهف به دور کون و مافین کردان بین گارانتی کرن و روشا کوبانی نورمال ببه سرنا بید بویا جناب سروک هریم کردستان دعای کرد و کوا ماوی آگربست دریش بکریتوا و حسده راگهاند کو توی آگربست جی ارتش عربی یا سوری ایرشین خوال سر کوبانی و زندان اقطان بردوام دکل رقا تنه 22 جاران ایرش کریه از قناة وير وداو قالكي اسباس دكم ووجه هميان ايكو تيدا كار دكن اسلاف دكم آوا برف لباجار کوبانی دوباره کوبانی دبن دور پیچه دایا روشا مرووی یا خلک گلکی خرابه کهربا پیدا نابه آف تنیا خارنجی هیدی کم دبه حتی نه تو آلیکاری نگیشتی کوبانی خلک گندوارانجی کوچبری باجر بونه لمزگفت کولان و دارستانان دمینن پشتی هلوشاندن رژیم بشار اسد جارا یکمینه بالا فرک لبالا فرخانه قامش لودا کد پیامنیرا روداوی گوت او بالا فرک روسیه لباجار هانوور الالمانیا و الگلک باجار دنین اوروپا خو پیشاندان مزن جبو پشتگیری روژ آوای کردستان چه بون اف دیمنین که هند بینن تایبتن جباجار هانوور جروداوی راحتن او خو پیشاندان و بردوام بکن جنرال مظلوم عبدی فرماندار گشتی حسده لهولیره لگل سروک نیچیروان بارزانی جویا تشتی که بالا مکشاند هونه نهال سر اکرانه ببینن و جاره مظلوم عبدی بجلن سربازی بجلن عسکری بو ده جوینه ده پیشکتن داویه ین لسوریه و لروج آوای کردستانی هاتن گوتو بیش کرن ده جوینه ده برپرسا پیواندین در و لروج آوای کردستان ایلهام احمد جی بشدار بو سروک نیچیروان تکزیل سر بردوانبونا هولدان و تیکلین خوکر لگل همو آلین پیواندیدار او جی جبو بردوانبونا آگر بسته و راوستاندن آلوزیان و جنوبه دست پیکرنا دیالوگا دنابرا حسده و شامیده سروک هریما کردستان بحثا گرینگیا مسوگر کرن و گارانتی کرنا پاراستنا مافی کردان کر و مافی همو پیکاته اندن لسوری فرماندار گشتی حسد مظلوم عبدی جی لسر روشا داوی آخفی سپاسیا سروک نیچیروان بارزانی و هریما کردستان کر جبو رول و پشتگیری آوان و هولدان انوان ین بردوام جبو آرام کرنا روشه و چاره سر کرنا پرسکری کان جنرال مظلوم گوت او دخوازن همو پرسکری کان برین آشتیانه به دیالوگ چاره سر بکن خواست مافی گل کرجی ده سوریا که یک گرتی ده وره گارانتی کرن هر وها گوت مترسی و یکی هیا که داعش جنوب زندی ببه او مترسی لسر اولهی و آرامیا لسوری و لحمو هریمه سروک بارزانی جی لإيطاليا جي إيطاليا پشتگیری خوش بروج آوای کردستانی آنی زمان گوت هر تشت پیوست به جبو پاراستنا کرامتا گل کردستانی او آماده بکه ایرو سروک مسعود بارزانی لگل وزیر بروانی ایتالیا گویدو کروسیتو جویا پشت راجی ده کنفرانسا که روزنامه‌وانی ده گوت جوینا وانگلکی باش در باس بویا و وزیر بروانی ایتالی دوستکی گلکی نیزکی گل کردستانیه سروک بارزانی گوت او بهیویه و به هفرجی هول ددن که شر راوستینن و خلک کردستان راستی ایرش
إيش ودسترجيني أفشان روجن ارتش عربية سوري إيرشي نافچين دبن كنترولا هزده دادكه وبشك جسينوري وي داگیر کریه. سروک برزانی دبیجه وزیر بروانی ایتالیا جی تکزیل سرویه که کریه که او گلک گرینگیه ددن روش آوه کردستانه و پشتگیریه گل کرد بکن. سروک برزانی گوت جبو ما کرامت و هبونا کردان جه هر تشتی پیروستره. هر تشتی پیوست به جبو پاراستنا کرامت گل کردستانه او آماده نبکن. سروک مسعود برزانی بحثا پیوندی خویا تلفونی لگل میر قطر شیخ تمیم بن حمد و سروک دمکی سوری احمد الشرع کرو گوت ام ببردوامی لگل براین خوین کردجی لسوریه ده پیوندی دنه همو هول ددن شر برفرهتر نبه هریما کردی لور پاراستی به و کرامت خلق ما بے پاراستن گوت ام حتی نفس خویا داویه جبوه که هول ددن انشالله پرسکریک با آوه که باش و بین چاره سر کرن. كمان زور كوبونويكي باجبو طبعا جناب وزير دوستي كي زور برز ونزيكي قالي كردستان باسي روجا مان كرد باسي همو وضعي كمان كرد طبعا زور متفهما وبهمو لك ولدين كشر نبي بوستيت وخلق كردستان توشي ايش وازار ودز دريجي نبي بله بله تأکیدی کرد جناب وزیر که زور مهتمن به وضع که و بردوام دبن لپشتیوانی گلی کرد. Assolutamente sì. بالتأكيد بله. Noi siamo amici del Kurdistan iracheno da sempre. اما زور رفيقي كردستاني عراقي لهميشه زور دميكا. Noi sappiamo cosa ha fatto il popolo curdo nella lotta contro l'ISIS. اما چاگزانين ملتي كرد چي كرد بو اوي داعش تبشكينت. Io so personalmente cosa ha fatto Massoud Barzani nella lotta contro l'ISIS. خودي خو مزانم جنابي سروك بارزاني چي كرد ولدجي داعش. È un simbolo della lotta contro l'ISIS. جنابي سيمبوليكا لدجي داعش. Il Kurdistan iracheno è uno dei pochi elementi di stabilità in una zona del mondo che è instabile. كردستاني عراق تنها پارچەیەکە کە ئاشتی و ئازادی و استقرار تیای بەرقەرارە کە لە باقیەکەی تریا نایبینین. Per cui è una priorità per l'Italia di mantenere forte quella zona stabile. لەبەرەوە ئیتالیا زۆر بە احتیمامی گەورەوە سێری ئەوە ئەکات کە ئەوێ ئەو منطقەیە هەر بە ئەمان بمێنێتەوە. Siamo molto preoccupati per ciò che sta succedendo in Siria. زۆر بێتاقەتین بە ئەوەی کە لە سووریا گوزارێت. E ci impegneremo perché ciò che succede in Siria non tocchi minimamente il Kurdistan iracheno. بەتأکید وعدەین کە ڕۆڵی خۆمان بگەڕین بە ئەوەی کە ئەوەی لە سووریا ڕوئەدا بە هیچ جۆرێ لە باقیەکانی تری کوردستانە ڕوونەدا. Ma nello stesso tempo cercheremo di impedire che la comunità curda in Siria continui a subire gli attacchi che sta subendo adesso. لەسەر و هەموو شتێکیشەوە هەموو هەوڵێکی خۆمانە خەینە گەڕ بۆ ئەوەی کوردەکانی سووریا ئەوەی کە ئەمڕۆ بەسەریانە هاتووە ئیتر بەسەریانانەیەت و هاوکاریان بوو. ئەوەی ئێستا لە ڕۆژئاوا بەستەر کورد ئەوەی ئێستا لە ڕۆژئاوا بەستەر کورد بێتن ئایا زەنابان زۆر پێداگیر لەسەرەوەکەن کە زمانی دیبلۆماسیەت هەڵبژێرن ئایا ئەگەر لەوە سەرپشت نەبوونیا خود نەیەکرد زمانی چەک ئەبیتە بەدیلی ئەوە بەریدی ئەکایە سووریا چی بەسەرت بەتایبەت ڕۆژئاوای تەواو بۆ کورد بۆ ئێمە بۆ ئێمە لە هەموو شتێک پیرۆزتر کەرامەت و هەبوونی کوردە هەر شتێک پێویست بی بۆ پاراستنی کەرامەتی گەلی کوردستان ئێمە ئامادەین بیکەین. La nostra idea è che finisca la guerra, finisca anche nella parte curda della Siria. لە پێش هەموو شتێکە ئێمە ئەمانەوێ ئاشتی بەرقەرارکردنەوە لە مەنتیقەکەیە. Sono inaccettabili le immagini che abbiamo visto di violenza contro il popolo curdo. ئەوانە قابلی قبول نییە ئەوەی کە ئەیبینین دژ بە میلەتی کورد دەکرێت لە سووریا. E se la Siria vuole un processo di normalizzazione deve smettere le guerre interne. ئەگەر سووریا ئەوێت وەزع باش کاتەوە وەزعەکە هێوەر کاتەوە ئەبێ لە پێش هەموو شتێکە واز لەو کارانە بێنێ کە ئێستا کات. Per cui il compito dell'Italia è far sì che gli Stati Uniti, l'Unione Europea,
le nazioni arabe, la Turchia, cioè tutte le nazioni che hanno un interesse in questo momento sulla Siria, si concentrino perché inizi la pace anche in Siria. لبروا همو هوليك خمانة خينا جر كلجال أمريكا كانوا أوروبيا كانا ولا لجال سوريا وتركيا وإيران شا أو منطقة بكرتو سر أشتي وسقام جيري خوي. Per quanto riguarda invece il Kurdistan iracheno, il legame tra le forze armate italiane e i Peshmerga è un legame storico e ormai indissolubile. أو دوستاتي كإما همانا بالنسبة كردستاني هرم كردستان دوستاتي كي زور قولا وأجرته بودير زمان بتايبتي ودوستاتي من كهمانا لقل بيشمرجا كانا وهاو كاري كاني إما بو بيشمرجا تعداد بردوام بيوزادة بيت. لسر جوینا کو ایرو لهولێرێ چی بوو دناوبەرە مەزلوم عەبدی سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بەرزانی و تۆم باراک نونەرێ دۆنالد ترامپ بەردەفکێ سەرۆکەتیە هەرێما کوردستانی دڵشاد شەهاب ji ڕووداوێرە بەحسا جوینێ کرد بەحسا جوینا سەرۆک نێچیروان بەرزانی گەنەرال مەزلوم عەبدی تۆم باراک کرد گوت بریارێکە گشتی هەیە ku dawî edî li şer were Amerîka jî dixwaze şer bi dawî bibe û Serokê Herêma Kurdistanê jî ji barak xwest ku şer raweste. Dibêje dema agirbest bê dirêjkirin hatiye xwestin, pêwîst e agirbest bê dirêjkirin û hêzên serbazî jî ji hev bi dûr kevin ji bo ku şer careke din çê nebe. Dilşad Şehab got, niha got û bêj tê kirin ji bo ku taybetmendiyên Kurdan bêne parastin, ji ber ku parastina taybetmendiya Kurdan Sûriyê aram dike. Her wiha eşkere kir ku daxwaz hatiye kirin ku rêveberiyên Rojavayê Kurdistanê li ser karê xwe berdewam bin û pêwendiya wan bi dewletê re hebe. Her wiha eşkere kir ku nerîneke hevbeş müşterek heye ku hêzên serbazî navçeya neparêzin lê pêwîst e hêzên emnî ji xelkê navçeyê bin. Behsa Kobanî jî kir. Got me ji hemû aliyan re got nabe rewşa Kobanî wiha xerab bimîne, nabe ziyan bigihê xelkê Kobanî, divê rewşa Kobanî aram û normal be. پێکدادانانەی کەوا دروست بوونە ڕاگرتنیان قرارێکی قەتعیە و هەموو لایەک لەسەری متتەفقن و ئەمریکا زۆر بە گەرمیەوە تەبیعی پشتیوانی درێژکردنەوە و مەطلبی ئێمە داواکاری جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان هی یەکەم لە بەڕێز تۆمباراک و لە ڕێگای نێوەندگیریەوە لە بەڕێز شەرع و هەروەها لەگەڵ برانی ئێمەش ئەوەیە کەوا دەبێ لەژێر فشاری ئاگربەستێکی کورد مەودا کە ماوەی 2 ڕۆژ و 3 ڕۆژ و 4 ڕۆژ هیچ گرفتێک چارەسەر نابێت بووە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان داوای کردووە کەوا ماوەی ئاگربەست درێژ بکرێتەوە و هێزەکان هەوڵ بدرێت لەو ماوەیەدا مەساحە یەخۆ با بڵێن مەودای نزیکیان دوور بخرێنەوە بوو ئەوەی لەژێر فشاری بەکارهێنانی چەک و هەڕەشەی چەک و لێکەوتەکانی شەردا نە هیچ گفتوگویەک سەردەگیرێت و نە قەرارێکی درستیش کۆمەڵێکی دارات هەن ئێستا کەوا سەر بە ڕێوەبەرەتی خۆ بە ڕێوەبردننی ڕۆژئاوان ئەوانە تەبیعی داواکاری وایە کە شێوازێکی گونجاوی ڕێککەوتنی لەسەر بکرێت ئەم ئیدارانە بە شێوەیەک هەم بەردەوامی بە کارەکانی خۆیان بدەن و هەمیش پەیوەندی فەرمیان لەگەڵ دامەزراوەکانی دەوڵەتدا هەبێت و چونکە ناکرێت ئیدارەیەک بەبێ ئەوەی کە لەگەڵ ئیداراتی دەوڵەتدا بەڕێوە ناچێت. بەڵێ باس کراوە و بێگومان یعنی کوبانێ بەشێک نابێت بەشێکی دابڕاو نابێتن لە پرسە و جگای احتیمامی هەموو لایەکە و ئێمە دووپاتی هەڵوێستی خۆشمانمان کردوتەوە کەوا بەم شێوازە هیچ پرسێک چارەسەر نابێت. ئەمە مشکلەی نێوان دوو داوڵات نییە کەەوە ئەگەر یەکێک بە سەرکەوتو یەکێک بە دووڕاو لێ دەربچێت. ئەمە شعبێکە گەلێکن دەبێت ئەم پێک هاتانە پێکەوە بژێن. سەرۆکوەزیر مەسرور بارزانی di konferanseke rojnamavî de behsa Rojavayê Kurdistanê kir got ew giringiyeke gelekî mezin didin wê yekê ku piştgiriya navdewletî ji bo Rojavayê Kurdistanê peyda bikin ji bo ku dawî li şer were û dawî li êrişên li dijî Kurdan li Rojavayê Kurdistanê bê. Serokvezîr got ew bi her awahî
هەوڵ ددن گوێ پشتگیریش بوو خەڵکی ڕۆژ ئاوای کوردستانی پەیدا بکن و دیالۆگا کۆ di navbera her du aliyan de heye navbera hêzên Sûriya Demokratîk û hikûmetê de ew pirsgirêkên ku hene jî bi rêya danûstandinan bê çareserkirin. دوای ڕووداوە ناخۆشانەی کە لە ڕۆژاوا سەریان هەڵدا ئێمە تەرکیزێکی زۆرمان کردە سەرەوەی کە پشتیوانی نێودەوڵەتی پەیدا بکەین بۆ ئەوەی کە کۆتایی بە شەڕ و پێکدادان بێ و ئەو هێرشە ناڕەوای کە دەکرێتە سەر خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان بوەستێت هەوڵێکی زۆرماندا لەگەڵ سەرکردەکانی جیهانم بابەتەمان زۆر بە وردی تاوتوێ کرد و قسەی جدیمان لەسەر کردووە و هیوادارم ئەنجامی هەبێت و ئینشاءالله بەرەو کۆتایی شەڕ و سەقامگیری و ئاشتی بڕ جەنابی سەرۆک ئێستاش لە ئیتالیا دیسان هەر لەوێژ هەموو تەرکیزی لەسەرەوە بووە کە پەیامەکانی بە دنیا بگەینێت کە ئەبێ ئەم شەڕە بەرەو کۆتایی بڕوە و ئینشاءالله بەرەو کۆتاییش دەڕوە دیدارەکانی کە ئەمڕۆ لە هەولێریش ڕوویاندا دیسان هەر بوو ئەوە بووە کە دەرفەتێکی زیاتر بدرێ بۆ ئەوەی ئاگربەست بەردەوام بێ و بگەن بە ڕێکەوتنێک تاکو و ئاشتی و سەقامگیری ببێتە شوێنگرەوەی شەڕ و پێکدادان